بۆ دەربڕنی ناڕەزایی دژی بڕیارێکی بەڕێوەبەرایەتی تەندروستی سنوورەکە بە داخستنی بنکەی تەندروستی زارگەڵی و نەخۆشخانەی گشتی بۆ کریسکان هاوڵاتیان و دانیشتوانی بناری قەندیل خۆپیشاندانێکی جەماوەریان ڕێخست لە ڕێگەی یادداشتێکدا داواکار بوون حکوومەتی هەرێمی کوردستان لەوە زیاتر خەڵکی بناری قەندیل پشتگوێ نەخات. لە کاتێکدا بناری قەندیل بەردەوام لەلایەن فڕۆکەجەنگەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆردومان دەکرێت، هاوڵاتیانی بناری قەندیل چاوەڕێی هاوکاری زیاتر بوون لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر هاوکاری نەخۆشخانەکە بکات و دەرمان و کەلوپەلی پێویستی بۆ دامین بکات و زیاتر پەرە بە بنکە تەندروستیەکان بدات لە بناری قەندیل، کەچی هەوڵی داخستن و نهێشتنیان دەدا. هیوادارین ئەو بڕیاری ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت، چونکە پێمان وایە ئەو بڕیارە خزمەت بە خەڵکی بناری قەندیل ناکات و بەڵکو دژی خەڵکی بناری قەندیلە، چونکە دەیانەوێت ئەو بنکانێک کە خزمەت بە هاوڵاتیان دەکەن بێڕۆڵیان بکەن. لەلایەکی ترەوە بە نەهێشتنی فەرمەتی ئەو بنکانە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ بۆردومانکردنیان لەلایەن فڕۆکەجەنگەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا. بۆیە لە ئەگەری بۆردومانکردنی نەخۆشخانە و شارەوانیدا بەرپرسیار ئەو لایەنانە دەبن کە لە پشت ئەو بڕیارانەوە. لە یادداشتەکەی دانیشتوانی بناری قەندیل داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا بێدەنگ و بێهەڵوێستە لە بەرامبەر بۆردومانی فڕۆکەجەنگەکانی تورکیا هاوکات چەند ساڵێکە تەواوی خزمەتگوزاریەکانی لەو ناوچەیە بڕیوە بە دوورخستنەوەی کارمەندانی شارەوانی و وەرگرتنەوەی ئۆتۆمبیلی خۆڵ و خاشاک. لە ئێستاشدا داخستنی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان هەرچی هیوا و ئومێدە لای گونشینانی ئەو سنوورە ناهێڵێت، ڕێگا خۆشکەر دەبێت بۆ فڕۆکەجەنگەکانی تورکیا زیاتر بۆردومانی گوند و ئاوەیەکانی ئەو سنوورە بکەن. ئەمبولانس ئەیکۆل دەستەمەدایە دەخوازنش دەستمە بگرێ پێشە دووسێ ڕۆژان تارە جەنگێ حیزن هەوایی تورکیا لێدا و برینداران دەچوون ئەمبولانسێکە نەبێ چەند مەترسنێکی گەورەیە مرۆڤ دەکارێ vê biryarê yani encama vê biryarê bibîne. Hikûmetî herêm bi çi şêwek ew xestexaneman daxa û noman ge dirû dermanên bû nehatiye daw dermanman bû nehatiye we pîlancêrî çîtir besa beramber bi hawilatiyanî binarî qendîl yani bi fîtî dûşbinan ew xestexanekeman daxat û ew zar pelamarî firoketzencekanman da rêxweşker لۆ دوژبنان کە بێن وڵاتمان وێران کەن. من لە پرسرای بنکەی تەندروستی زارگەڵی بووم کە لە هەفتەی 5/2017 بڕیاری داخستنی ئەو بنکەیەش وەکو ئەو نەخۆشخانەی گەلیش دەرکرا لە هەمان کاتدا منش دەنجی خۆم خەمە پاڵدەنجی ئەو خەڵکە ناڕازیم بە داخستنی بنکەی تەندروستی زارگەڵی و پێم وایە ئەوانە هەموو مافی خۆیان خەڵکی ئێرەش چارەسەری تەندروستی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێت. بناری قەندیل 62 گوند و ئاوایی لە خۆ دەگرێت لە تەواوی ئەو ناوچەیە تاکە نەخۆشخانەی گوندی بۆ کریسکانە کە خزمەت بە بواری تەندروستی بکە لەو سنوورە. دوای دەمانگ بڕینی دەرمان و پێداویستە تەندروستیەکانی لە ئێستاشدا بڕیاری داخستنی خەڵکی ناوچەکەی نیگەران کردووە و داواکارن بناری قەندیل بەهۆی بەردەوامی بۆردومانی فڕۆکەجەنگەکانی تورکیا زیاتر پێویستی بەلایەنی تەندروستی هەیە نەک بڕیارێکی لەو شێوەیە. بەردەوامی بۆردومانی فڕۆکەجەنگەکانی سوپای تورکیا کە چەندان پرۆژەی خزمەتگوزاری لەو ناوچەیە تێکداوە. لە ئێستاشدا بڕیاری داخستنی بنکەی تەندروستی گوندی زارگەڵی و نەخۆشخانەی گشتی گوندی بۆ کریسکان هاوڵاتیان پێیان وایە لێرە بەولاوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی سنووری بناری قەندیل پشتگوێ دەخات. عوسمان کورسات نیوز بناری قەندیل.